بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و قەیرانی دارایی و پێنەدانی موچە لە کاتی خۆی کەرتی گەشتیاری جیاواز لە ساڵانی ڕابردوو زیانی زۆریان پێگەیشتووە و خەڵکێکی زۆر بێکار بوونە. ڕاستەکەی بەهۆی ئەو ساڵ بەهۆی کۆڕۆناوە یان بەهۆی نەخۆشیێکە بڵاو بوویەوە خەڵکیشی زۆر بێکار بوو. ئەمەش بۆ هۆیەوە یعنی کە خەڵکەکە هەم لە ئیشەکەیدا ببڕێ و هەمیش ینی لە معیشەت یان لە کاری ڕۆژانەی کە ئەو پارەی بەدەست دەهێنا یان زۆربەی کەسکە کاسب بوون یان کاسبکارەکان زەرێکی زۆریان کرد بە تایبەت شەو سای مەتحەمانەی کە ئێستاەک ینی هەروەک ئەبینین زۆربەی زۆری شوێنە گەشتیاریەکان بە تایبەتی یعنی دوکانەکانن یان خود مەتحەمەکانن ئەو شوێنانە چۆڵن ینی ئیشیانیانەوە تەیشان تێناکرێنەوە تە نەکراونەتەوە. بوونی قەیرانە و بوونی نەخۆشی کۆڕۆنا و نەبوونی پارە لە بازارەکان و موچە بەهەم کاریگەری کردوتە سەر هەلی کار لەم ناوچەیە بە تایبەت ئێمەش وەکو کرێکاران لێرانەوە وەکو شاگردی ئەو مەتحەمە بەعام تقریباً بە جیاوازی بەراورد لەگەڵ پارساڵ نزیکەی ئێرانە هەرەوە مەتحەمەی بڵێن دوو نەڕۆین 6-7 شاگردی لێ بوو بەس ئەو ساڵ بەهۆی نەبوونی بازار لێرانە نزیکەی شاگردێک دوو شاگرد لێران ئەوەش کاریگەری کردوتە سەر هەمویان بەهام بازاریش سۆلی پێوە دیارە لە چاو جاران. لە بەهاری ئەمساڵ تاوەکو ئێستا تەنها 6 ڕۆژی دوای جەژن ناوچە گەشتیاریەکان بەڕووی گەشتیاراندا کراونەتەوە. بەپێی ئاماری بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سۆرانیش لە ماوەی ئەم ڕۆژانەدا 5,000 گەشتیار ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە کردووە. بە قورعان لە مێژە دەرنەچوین لە ماریەوەی دوای کۆڕۆنیەکەم گەشتە دەرەچین بۆ ئێرە هاتوین هاتین شەقراوە دوای حەزمان کرد منداویان سنای بێخارۆرە هاتین بۆ ڕسمشتیا بۆ جوانی بۆ دڵخۆشی بارمان نەدی دیت بار نەما خلاص بارڕۆی دەبێت چاوەڕی سارش بکەین ئینشاڵڵا. بەڵێ یەکەم گەشتمانە ئەمڕۆ بۆ کە هاتین بۆ هاوینە هاواری بێخاڵ و شەقلا و گەلی و ئەم جەولەیەکمان لێدا لێرە ئەم بۆ دڵخۆشی منداڵەکان هەم بۆ خۆمان هاتین بۆ ئەوەی سرنجێک بدەینە ئەو گەشتیاران بەڕاستی ئەمە ساڵێکە ئێرەم نەدی بوو زۆر گۆڕانکاری کراوە لێرە. ساڵانی ڕابردوو ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندوز لەم کاتانەی ساڵدا جمەیان لە گەشتیار دەهاتوو دەیان کۆمپانیای گەشتیاری گەشتیاریان دەهێنا. بەڵام ئەمساڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ڕێگر بوو لەوەی ناوچە گەشتیاریەکان بکەونەوە سەرکار. هەر بەم هۆیەوە زیاتر لە 1000 کارمەند لە ناوچە گەشتیاریەکان بێکار ماونەتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.